قسە و باسەکەم لەسەر یەکێک لە نووسەر و شاعیر و وەرگێڕە هەرە دیارەکانی نێو دنیای عەرەبی و عێراق ئەویش موحسین ئەلڕەملدایە. بێگومان ئەم کەسایەتیەکێکە لە کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەبیات و توانیوێتی کە چەندین بەرهەمی زۆر تایبەت و ناوازە و چەندین کتێبی ئەدەبی زۆر تایبەت هەم لە زمانی عەرەبی و وەرگێڕێتە سەر زمانی ئیسپانی و بە پێچەوانەشەوە لە زمانی ئیسپانیەوە وەرگێڕێتە سەر زمانی عەربی و پێشکەشی نێو کتێبخانەی عەرەبی بکات و بێگومان خاوەنی چەندین خەڵاتە لە وڵاتانی عەرەب وەروە لە وڵاتانی ئەوروپا و جیهانیش بە شێوەیەکی گشتی دیارە ئەم کەسایەتیە یەکێکە لەو کەسایەتیانەی کە چەندین ڕۆمانی نووسیوە و چەندین نووسینی زۆر تایبەتی هەیە و کاماژەم پێکرد چەندین بەرهەمی زۆر ناوازە و تایبەتیشی وەرگێڕاوەتە سەر زمانی عەرەبی و ئیسپانی. بێگومان لە ئێستایا بیر لەوە کراوەتەوە کە بێتە شاری سلێمانی و بە هاوکاری لەگەڵ دەزگای چاپ و پەخشی سەردەما بتوانێت کە خولێک بکاتەوە. بێگومان خولەکە چەندین بابەت و زانیاری ئەبەخشێ بۆ کەسانی کە ئەیانەوێت لە ئەدەبیات بنووسن بە تایبەتیش ئەو کەسانی کە ئەیانەوێت لە بابەتی چیرۆک یاخود لە بابەتی ڕۆمانە بنووسن. دیارە موحسین ئەلڕەملیدا یەکێکە لە کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی عێراق و عەرەب و هەروەها بەشێک لە وڵاتانی ڕۆژئاواش بە شێوەیەکی گشتی و بەکردنەوەی ئەم وەرکشۆپە بۆ بەشێک لە نووسەران و چۆن بتوانن کە فێری پرانسیپ و تەواوی بنەماکانی نووسینی چیرۆک و هەروەها ڕۆمان بن. بە هەمانگی لەگەڵ دەستگای چاپ و پەخشی سەردەم و دامەزراوەی مەدا پەیمانگی گۆتەل لە عێراق پرۆژەی وەرکشۆپی نووسینی داهێنەرانە ڕائەگەێنێت کە تێیدا بۆ ماوەی 2 مانگ بەشداربووان لەگەڵ دکتۆر موحسین ئەلڕەملیدایە ڕۆماننووسی بەناوبانگی عێراقی سەرقاڵی باسکردن و فێربوونی چۆنەتی نووسینی چیرۆک و بنەماکانی گێڕانەوە بن. خوازیاران پێویستە سەرەتا لە کێبڕکێکی نووسیندا بەشدار ببن تاوەکو دەقەکانیان لەلایەن لیژنەی سەرپەرشتیکارەوە بخەنرێتەوە و هەڵبسەنگێنرێ. براوەکانی ئەم پێشبڕکێ هەڵەبژێرێن و مافی بەشداربوونی وەرکشۆپەکان ئەبێت. بەشداری بکردن لە کێبڕکێکەدا لە ڕێی ناردنی چیرۆکێکی خۆیان یان بەشێکی ڕۆمانێکیانەوە ئەبێت کە نابێت لە 2 لاپەڕە کەمتر بێت. دواتر ئەو دەق و چیرۆکانی لەم وەرکشۆپە بەرهەمەهێنرێن لە 2 کتێبدا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی بە هاوکاری دامەزراوەی مەدا و دەستگای چاپ و پەخشی سەردەم بڵاوەکرێنەوە.